ژنێک و پیاوێک لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژنێک و پیاوێک لە مەدینە ژین. پیاوەکە چوو بۆ کەسابەت دەرچوو بەش دەکەی لە ماڵ دەرمەچوو. پیاوەکە وتی ژنەکە لە ماڵ دەرمەچوو تا دیێم. ڕۆی چەند ڕۆژێکی پێچوو براکەی هاتووی باوکم نەخۆش وەرە با بڕێ وتی نا. پیاوەکەم وتی لە ماڵ دەرمەچوو. پرە باوکت دەخۆشە وتی نەخێر باوکم خۆشمای بدە. بەڵام بەخوا بە قسەی پیاوەکە مەکە. سێر ئەم ژن و پیاوەکە ئەمە تێکە چێشی رازەی بزەن چی ڕووەدا. چەند ڕۆژێکی تری پێچوو هاتۆ براکە وتی خوشکەکەم کورە وەڵڵاهی باوکم هیلاکە وتی سەلاوی لێەکەم دوعای خێری بۆ ئەەکەم بەخوا قسەی پیاوەکەم ناشکێنم باوکی وەفاتی کرد. پیاوەکەی هاتەوە ژنەکەن بە شیوەن و واوەیلاوە نەچووە پیری پیاوەکەی وکە هیلاکە لە ڕێوە دێ لە کەسابەت و دی خۆی ڕازان و جوان پێشوازی لە پیاوەکەی کرد و دانیشت و نانیان خوارد و ئەو شەوە بەیەکۆ بوون بەیانوتی پیاوەکە مەڕۆ بۆم لاولا وتی بۆ وتی باوکم عەمر خوای کرد. ئەوتی بۆ دەنگ ناکەی وتی نا. ئەی چووی وتی نەوەڵە وتی بۆ وتی تۆ نەدوو لە ماڵ دەرمەچوو قسەکەی تۆ یعنی بە غەیب حافظات محافظەی شەرەفی پیاوەکەی ئەکا قسەی پیاوەکەی ناشکێنی قسەی پیاوەکەی ناشکێنی بزە چوو ڕووەدا وتی خەجاڵەتم پێی وتم مەچۆ بۆ ماڵ باوکە وتی ناتۆ لە ماڵ دەرمەچوو تەواو بە قسەی تۆم کردووە تۆ ئۆلی ئەمری منی من و تۆ تەواوکەریەکی نابی لە قسەیەک دەرچی ئەم ژن و پیاوەکە ئێستاش لێرەش نەگا لە بازار پیاوەکە لێ لەکوێی تەلیفۆنی وەکاوە لە تۆ لەکوێی نەژەگا زانێ پیاوەکەی لەکوێ نە پیاوەکە زانیش دەکەی لەکوێی لە بازار نازانێت ئەمە دینە لەگەڵ دوکاندارێکە دەسەکاتە گاڵتە و گەپکردن لەگەڵ پیاوەکەیە بوغزە ئێوارش تەراوی حەکا ماشەڵڵا لە تەراوی حەکەت ماشەڵڵا لە دینەکەت هەردووکیان چوو بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم کابراوتی وەڵام من قەنەعەت ناکەم گونەحبارم چۆنە بێت تۆ نەچی بۆ ماڵ باوکت وەفاتی کردووە باوکی بنە وتی کە چوون بە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم هەردووکیان پێغەمبەری خوا پێکەنی فەرمووی یا رەسوول الله والله من نەموت تۆ یەکجاری ئاوا بەم شێوە لە ماڵ دەرنەچووە ئەم ژنە لە ماڵ دەرنەچووە بە قسەی منی کردووە فەرمووی قەستەم بەو کەسەی منی ناردووە بە حەق خوا لەبەر خاتر ئەوەی کە ئەم ژنە لە قسەی تۆ دەرنەچوو خوا لە گوناحی باوکی خۆش بوو بەس ناوەنە کە بە قسەی تۆی کردووە خوا لە گوناحی باوکی ئەم ژنە خۆش بوو. ئێستا ئەمە کامەتانی کام ژن پیاوە لە سەد ماڵمالێک ڕێک و پێنی لە سەد ڕۆژەیە چەند کەس دێتە ماڵێ یەکی تەلاقی خوارد یەکی شەڕی کردو یەکی وای کردو مناڵیش گشتی هەر یەکی لە شوێنێکا خۆی مات کردو ئەمە ژن و پیاوە ئەمە ئامانەتە ئەم پیاوە ئەم ئافرەتە بە ئامانەت درا بەدەستوە یان وەکو عەبدێک هەندێک وەکو عەبدێک قاچی درێژەکە جۆرابەکانم داکەن قاچی درێژەکە پێم بشۆرە ئەمە عەبدایەتی یانە ئەمە ئامانەت نەفام نەزان ڕاکردوو لە قورئان ئەو هەمان لەسەر وڵات سێر وڵاتەکە کرد هەر کەسێ بە خۆی ڕای کێشت هەر کەسی خۆی هەڵواسیوە بە یەکێک دەوڵەمە نەبێ بۆ چۆ ڕۆی لە دەست خوا فەقیری وای شێ ئێستا کە کەوتووە دێتە ماڵ مامۆستا لێ وەڵی مامۆستا بە قورئان هیچمانی مامۆستاش لا حەول له ولا قوة وەڵکو زەکاتی شتێکت بۆ هات مامۆستا تو ئەو خوایە نەخۆشمانی باشە دایکەکەم ئەگەر بوو بەشتەدەم نەبوو لێکوێ بێنم جا ئەمەیان لەکوێ ئەمەیان لە جەحیم ئەوەیان لە نەعیم سبەی تۆ لە جەحیم ئەمە ئەچێتە نەعیم ئەگەر ڕازی بێ یا ڕەبی خوا لە گوناحمان خۆش بە بۆ خاتری ناوە جوانەکان بۆ خاتری شەرافەتی ئەم مانگ ڕەمەزان کە زوبانمان بەڕۆژ و خوایە فێرمان کە ئەم قورئانە بخەرەوە دڵمان